بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وبعد. برایانی بەڕێز ئەم برا بەڕێزەی کە برایکی ئێمەیە پێش 31 ساڵ پێش ئێستا دیارە لە حربی عێراق کە هجومی کرد بۆ کوێیت، دیارە ئینسانی مسلمان لەسەر نیەتەکەی خۆی نیەتێکی پاکی هەیە لەگەڵ خوای تەعالا و بەرامبەر بە وڵات و خاک و نیشتیمانی. ئەم برا بەڕێزە 31 ساڵ پێش ئێستا جێشی عێراقی بۆ لە کاتی هجومی کوێیت، طبعا ئەوە مەجبور بووە و کە شەڕ بۆ هجوم بووە و ئەوە لەو کاتەیە فیشەکێک لەسەری داوە بریندار بووە، بە بریندارەتی کەوتووە دەردەست کۆیتەکان سعودیەکان و کۆیتەکان لەوێ کوشتیان و شەهید بووە. وإنشاءالله ئێمە نحسبه على خير و بە شەهیدی دایناوەگە لە خوای تەعالا بە شەهیدی قبوڵی کردبێ. ئێمە خۆتان دەزانن 210 قبرمان هەیە کە ئەکەوێتە سەر جادەیەکی دووسایەی جادەکە گەورە ئەکرێتەوە، ئەو تەرم و بڵێن ڕووفات و شتانە دەرێنی لەو شوێنە ئەێنی بۆ قەبرستانی شەهیدان. طبعا زۆربەی ئەو جەنازە و شتانە کە دەرێنین هەر ئێسقانە نەماوە، بەس ئێسکەکەی ماوە. ئەم برا بەڕێزە ئێستا شەودا خوێنی لێتکە بۆ لەبەر ئەوەی ئەمە لەسەر نیەتەکەی خۆی دیفاعی کردووە لە خاک وڵاتی خۆی، ئینشاءالله لای خوای تەعالا بە شەهیدی قبوڵ کراوە. ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون. شهيد لا خوای تەعالا زنووە، خوای تەعالا ڕزق و ڕۆزی پێئەدا، هەروەکو لە حەدیث و لە فەرمودەکانە هاتووە: ومن قتل دون ماله فهو شهيد ومن قتل دون عرضه فهو شهيد. ودفاعك لخاكي لوڵاتی لە ناموسی لە دینی بە شەهید قبوڵەکرێ لای خوای تەعالا. بۆی ئەوەتانێ بەڕێزان تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە سەری کە فیشەکەکە لێی داوە ئەو شوێنەی تێک چووە، هەرگوو کە بیدایەتی شەروا بووە ئەم برا بەڕێزە کە برایەتی ئێستا وەتانێ هاتەڕە بەڕێزان، ئێستاش خوێنی لێتکێ وەکو خۆی ماوەتەوە. هەمووتان جەنازەکانی ترمان دەرێنا بەس ئێسقەکانیان مابوو بە وشکی، بەڵام ئەوەتانێ تەڕە بەڕێزان، ئەوەتانێ تەڕە. ئەمە دەلالەتکا لەسەر شتێ، دەلالەتکا لەسەر دەرەجە بەرزی شەهید لە لای خوای تەعالا. بۆیە دیفاعکەن لە خاک وڵاتان، دڵسۆز بن بەرامبەر بە خاک وڵاتان، خیانەت مەکەن لە خاک وڵاتان، لەگەڵ ئەو کەسانەیە بن کە دڵسۆزن بەرامبەر بە خاک وڵات و نیشتیمانتان. خوای تەعالا پلەپایەتان بەرزەکاتەوە لای خوای تەعالا. وصلى الله على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. أمام يبدأ